سات جار پێتم وت بە من مەڵێ بیبی هەنگوین هەنگوین بە چاوان هەرچی کە ئێوە بڵێن مامە شەکرا هەنگیونیشم هێنا بیبی بیبی یەک جاری تر بە من بڵێ بیبی ئەو کلکە درێژت دەبڕم و دەیخمە ناو زبڵدانەکەەوە ئەوە چیە هەم دیسانەوە چی بووە مامە شەکرا لەگەڵ خاتوت و باشە ڕوودامەقڕە دەکەی هەمووی هەر تاوانی ئێوەیە ئەوەندا نازدارتان کردووە قسەی خۆیەتی سەد جار پێم گوت خۆشم نایە کە پێم بڵێ بیبی مەگەر بیبی خراپە نا خراپ نییە بەڵام پێم خۆش نییە ئەم جڕوجانەوەرانە بە من بڵێن بیبی خواردنت پێداوە سەرەتا نانوچایی ئێوە بدەم دوایی نانوچایی حەزرەتی سوڵتان پێشکەشی بکەم ئەو ئاژەڵە بەستە زمانە تاوانی چییە؟ ئەمە بەستە زمانە ئەمە بەم لە تەزمانەیەوە کڵاو دەکاتە سەر من و شەشی تری وەکو من سلام سەلام کچم بەیانی باش چه بەیانیەکی خۆش و دڵڕفێنە بەهبە شیرین خانمی بابە دانیشە نانی تازە بۆت کڕیوە کچم شیوا لەکوێیە؟ شیوە چه بەیانێکی دڕفێنە بە قوربانی تۆ مامە شەکرە ئەگەر تۆ نەبی کەس لە بیری ئێمەدا نییە ئەیە ڕۆ ئەمە چ قسەیەکە ڕۆڵە من هەر ئێستاکە خەریک بووم لە شیرە نەحواڵی تۆم دەپرسە بەڕای هەمووان سەلام بەیانیت باش چ بەیانیەکی دڵڕفێنە ڕای ئێوە چییە باوکە؟ ڕای من ئەمەیە کە زووتر نان و چای بخۆین هەتا نانەکە سارد نەبووەتەوە ماڵی قەرەباڵغ هەر ئەمەی خراپە هەتاکو هەموو کۆ ببنەوە کۆڵێک دەخاینێ فەرهاد بەڵێ لەسەر ڕێگەکەت دایەگیان ئەو کارە بایەش دروست بکە سلام بەیانیتان بەستێنە بیاندازیار سەلام خات و شیرین بەیانی ئێوەش باش پورەخان باشە سپاستان دەکەم بەکو شتێ هەمتیسان کاربەکەتان پچڕاندووە وایەرەکان پێکەوە لکابوون خەریکم لەسەر داهێنانی نوێم کار دەکەم سەرنجڕاکیش ئەمەیە کە کارەبای ماڵی ئێمە هیچ کات ناپچڕێ بۆ ئەوەی کە پێکەوەلەکانی دوودانە سوکەی چنین ئاوەها کارەبا ناپسڕێنێ بەڵێ حەق بە ئێوەیە بەڵام ئێوە دەبێت زۆرتر بریابن نەکان خوای نەخواستە پچڕانی کارەبا و پێولەکانی سیمەکان بەڵایتان بەسەران نەهێنێ ئاها بە چاوان ئاگام لە خۆمە سلام بەیانی باش چه بەیانێکی دڕفێنە بێ وێنەیە بە گیانی تۆ بەگیانی خۆت هەرەمە مابووسە لە بەنەی تۆش گاڵتەمان پێ بکەیە شەکەر پاش بابە فیوز دروستکردنێک ئەوەندە بەحتەڵی نییە بۆ ئەوەندە پێچوو ئاخر لەناو ئەم ماڵەدا دەبێت بۆ ئەنجامدانی هەر کارێک وەڵامی سەد کەس بدەیتەوە کارەکانمان لە دەستی خۆمانە نییە من دەزانم کە تۆ چی دەڵێدایە بەڵام مامە نازناوی باشی پێداوی ئێدیسۆن دەست خۆش مامە گیان سەد جار وتم بەم جانەوەرە ماڵێن مابە وەی باوکە گیان ئێستا بۆچی خۆت قاست دەکەی وەرە تۆزێک هەنگوێم خۆ هەتا زارە شیرین بێت زاری من بەم شتانە شیرین نابێت ئێستا مەگەر چی بووە بە قوربانت بم کاتێکە بۆ جانەوەرە دەڵێن مامە یانێ من بە ئەندازەی ئەو جانەوەرە بچووک دەبینێت ئەو ناوی مامە شەکرەیە تێگەیشتن چلۆن کاتێک ئەو بە من دەڵێ بیبی هیچ کێشەیەک نییە بەڵام کاتێک کە من بە ئەو دەڵێم مامە سوکایەتیمان بێوە کردووە زۆر باشە ئێستا ئەوەندەی لەسەر مەڕۆم بەم بەیانیە بە چاوان ئەم بە چاوان وتنە دەبووە 5 ساڵ لەمە پێش وت بە ئەگەر ئەو کات تێگەیشت بای کە نەدەبووە لەسەر قسەی من قسە بکەی نە ئەو بەڵەیە لەسەر تۆ دەهات نە ئەو گرفتاریشە دەهاتە سەر ئێمەدا بەڕاستی کە چ بەیانێکی دڕفێنە ڕازی بووی مەنسوور یەک دوو سێ چوار خان بابا
6 7 8 وەرە ڕۆڵە وەرە بخۆنانەکەی تازەیە نامەوێ ئیشتیام نییە ئەوەندە خۆت بەتا مەکە پێت دەڵێم دانیشە بیخۆ بڵە بە چاوان بە چاوان نام هەوێ ئیشتیام نییە بخۆ نانی سەنگەک بەڵێ نانی سەنگێکی سیاوڵا بە پارۆیەک بگرم چەندە برسیم بوو خۆ ڕۆڵژێ بخۆ بڕوانە خان بابا من دەمەوێت بێم و لەگەڵ ئێوە بژیم چییە هەمدیسان لاڵ کاک مەنسوور بووە دەموقراتان ئەرێ من کە کارم پێیان نەداوە باوکم ناتوانە من تحمل بکە دێگەر باوکن ناتوانێت تەحملت بکە بۆچی من دەبێت تەحملت بکەم ڕۆڵە گیان خان بابا گیانی خان بابا خەفەت مەخۆ بابا خۆم هەمدیسان ئاشتانەکەمەوە نای هەوێ ئێوە تەنیا بە هێڵم من پێم لەگەڵتان بژیم بزانم تۆ دەزانی قاپ کۆچ بچۆی باڵێ بڕوانە گسکدان و خاوێنکردنەوە و کاری ماڵە بە تۆیە ها بە چاوان بڕوانە باوە گیان من لە ناوخەوە پرقەکەمە دەزانم بابا من دەزانی قەڵەمزانی دەکەم زۆر دەنگ و هەرای هەیە ها خەیدی ناکە باوەجان لێگەڕێ من خۆت دەزانی زۆر تووڕە و قەڵسم ئەگەری نییە باوکم کارەکانی زۆر لە ئێوە دەچێت خۆزگە ڕەفتاریشی هەر وەکو تۆ بووە ئاخلاق و ڕەفتاری کە لە دایکی خوا لێ خۆش بووی چووە فەرموو مەگە ناخاتۆ حشمەت دێتێت کەوتی ئەرێ خۆزگە ئەم وێنەیە دەیتوانی قسە بکە دێ ئەگەر بیتوانێت قسە بکات دەدویست بۆ وێنە چی لێ پرسی لێم دەپرسی بە قوربانت بم دایە گیان ئەرێ بەڕاستی مردنی تۆ تاوانی من بووە ئاشکرایە کە تاوانی ئەو بوو ئەم قسانە مەکە ئەوەندە برینی ئەو کچە بەستە زمانە مەکولێنەوە ئەو بەستە زمانە هەڵەیەکی کردووە خۆشی خەریکە تاوانەکەی دەداتەوە ئاگرێک ئەو هەڵی گیرساندووە دوو کەڵەکەی هەم چووە چاوی خۆیەوە هەم چووە چاوی ئێمەوە ئەو کە نەیدەزانی ئاوەهای لێدێ لەو کوڕە خۆشی دەهات دەیویست ببێتە هاوسەری دروستە کە هەموو ئێمە ناڕازی بووین بەڵام ئەویش هەر کاری خۆی کرد تاوانیشیدا ئێستا کەش 2 مانگە کە لە یەک گوێ بوونەتەوە دۆخی ڕۆح و ڕەوانی زۆر خراپە ئەتۆش ئەوەندە های کۆن بە بامەدا خانم گیانم وتی ئەوە ئینسانێکی نامەتە وتی ئەو پێ لە ناوە ماڵەدا بنێ یەکێ دەبێت لە ماڵە بڕوە بەڵام شیوە کاری خۆی کرد و بەم کاریەشە و بووە هەوەیەوە کە خانم گیانیش باڵ بگرێت و بڕوە وەی ئاوەها دەڵێ خانم گیانم باڵی گرتەوە چوو هەر کەس نەیناسێ وابیر دەکاتەوە کە خانم گیانت کچی 14 ساڵم بووە ماشەڵڵا 80 ساڵی بوو بەڵام ساخ و سڵامەت بوو چی بوو کە دروست 2 ڕۆژ دوای زەماوەندی شیوە شەو خەوت و بەیانیتر هەڵنەساوە چی بوو نازانم وەڵڵاهی تەنیا دەزانم من بەستە زمانە بێتاوانە هەموو کات لە بیری منە ماڵەکەیدا بوو قسەکانی بێ 3 و 2 دروست بوو باشە ئەتۆش ئاوەها قسەکەی کە هەرکەس نەیناسێ وابیر دەکاتەوە خانم گیان چی باشەکە لە بەرچاوی خۆتە ئەو خواافوگردیە لەو کاتەوە عمری خوای کردووە هەموو کات ئاگای لە ئێمە بووە هەر کات کە هاتووەتە خەوم و وشداری پێداوم خەونەکانم ڕاست بوونە لەبیرتە کاتێک دەمیست بڕۆم بۆ باکوور هاتە خەوم و وتی مەڕۆ نەڕۆیشتم پاسەکە لە ناو ڕێگەدا دامی کرد باڵێ لە بیرمە ئێوەش لە بیرتانە ئەو کات کاتە خەونتان و وتی سێڵاو دێ ماڵەکە دەڕاتە ژێر ئاو سێڵاو کە نەهات هیچێ نەمێ بارانیش نەباری ئەی سەبارەت بە دامی فەرهاد لەگەڵ ماتۆرەکە چی بڕوانە ئاغا مەنسوور من هیچ کارم بە خەونەکانی ئێوە نەداوە ئەو خوا لێ خۆش بووە کە ڕۆیشتووە دەبێت لە بیری زیندووەکان بیت ئێستا چاوهەنگیونتان بۆ دروست دەکەم هەم بۆ ئاسابتان باشە هەمیش بۆ گەدەتان باشە هەم بۆ خەدەتان باشە
فەرموو بەهەشتی بەرین جێگەی دایە خانم بێت. خدا عفوت بکە خانم گیان. هەروەها جرا پیکە بیخە بەولاوە یاریزانی بیخە بەملاوە دەڵێ بیخە بەولاوە یاڵێ بیخە ئەولاوە ئیتر مەگەر من لەگەڵ تۆ گاڵتەم هەیە بۆچی هەڵنایێ زۆر سێرە ئەمە کە تازە لە لای ئۆسادا بووە. شیرین 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 تۆپەکە دەخەن بەرەو گوڵەکە دەڕوا ڕۆناڵدو بەرەو گوڵەکەی بارسلۆنا دەڕوا 1-0 1-0 شێت بووە شیرین بەڵێ مەگە تۆ ئەو تەلەڤیزیۆنەت نەبردووە بۆ لای ئۆستا بۆچی نامەگە چی لە هەر خاموش دەبێت و هەڵدەبێتەوە. نازانم ڕەنگە نازانم کار دەکە بۆچی تێ ناگەیت چێ دەڵێم کاتێک کە دەڕۆیتە نزیکەوە وەکو شتێک لە بریاوم ئەترسێ هەر دەکوژێتەوە بەڵام کە دیتە دواوە دەست بەجێ هەڵدەبێتەوە چیەتی نازانم. من وا بیر دەکەمەوە باشترین ڕێگە ئەمەیەکە بەڕێز ئەندازیار بڵێن تەشریف بهێنە و چاوێکی لێ بکە حەتم دروست دەبێتەوە. نا بابا ئەندازیار حەتم تا ئێستا چووەتە سەر ئیشێک بابا ئەندازیار سەر لە حەوشتایە وەی جەبەرکێ لە نێوان ئەوە بگرە بزانم ڕیالی مادرید و بارسلۆنا بۆ بارسلۆنا یاریزانی گەورە لیۆنێل مسی هەروەها جرارد پیکە یاریزانی گەورەیان ئینیەستا ژاوی و نا قوربە سەرم سەلام پورێ گیان. سەلام بە قوربانت بم خەریکی دەڕۆیتە سەر ئیش و کار بەڵێ بەپەلەی بەڵێ ئاخر تۆ بۆچی ئەوەندە پەلەکەی پورە گیان مەگەر نازانی کە ئاکامی باشی نییە تۆ بۆچی ئەوەندە بەپەلەی پێک دادانی ماتۆر لەبیرتە ئەوەندە پەلەت کرد هەتا ناچار بوو 1 مانگ لەناو ماڵدا بکەوی. بەڵێ حەق بە ئێوەیە کەوایە بەڵێن بدە کە ئیتر پەلە نەکەی بەچاوە ئێستا ئیتر بە پەلە نیت نایتر پەلەم نییە. وەی چەندە باشە کەوایە فەرهاد گیان بە قوربانت بم ئێستا کە بە پەلە نیت هەستە وەرە بۆ ماڵی ئێمە و چاوێک لەو تەلەڤیزیۆنەی ئێمە بکە. دەی وەرە ئیتر کوڕەکەم وەرە. وتان تەلەڤیزیۆنەکە لای وەستا بووە؟ وتم کە شیرین بردیەتی بۆ لای ئۆسا. ئیزن بدەن پورێکیان سنسۆرێکیان لە نێو تەلەڤیزیۆنەکەی ئێوە داناوە کە مەودای نێوان بینەر هەتا تەلەڤیزیۆن لە بەرچاو دەگرێت یانە ئەگەر ئێوە ئەو مەودای لە بەرچاو بگرن تەلەڤیزیۆنەکە هەڵدەبێت ئەگەر لە بەرچاوی نەگرن تەلەڤیزیۆنەکە دەکوژێتەوە. سیستەمێکی بێوێنەیە. ئاها کەوایە ئەوەی کە لەناو تەلەڤیزیۆنەکان فیلمەکان سانسۆر دەکات پەیوەندی بەم سیستمەوە هەیە. نا سانسور نە پورێکیان سنسۆر. وتم کە فیلمەکان سنسۆر دەکەنیت. نا پورێکیان فیلمەکان سنسۆر ناکەن فیلمەکان سانسۆر دەکەن لە ناو دەستگاکە ئێوە سنسۆرە. ئێستا دەکرێت ناونیشانی وەستایان پێ بدەن؟ نا ناکرێت. ئەی لەبەرچی؟ لەبەر ئەوەی کە ئەو کابرایە دوکانەکەی داخست چوو بۆ هەندەران لەبەر ئەوەی کە ئەیوت هیچ کەس باەخی کاری من نازانە بە جۆرێک هەڵاتنی مێشکەکان. ئاخەی بەستە زمان زۆر حیف بوو. ئەرێ زۆر حیف بوو. خۆحافیز شیوە دەخێکە ئۆستا من لەسەر ڕێگە هەتا جێگەیەک دەگەینی چییە مەگەر لەگەڵ باوکە گیانت ناچی نازارەکەی نا دەمەوێت لەگەڵت قسە بکەم. دەی بڵێ ئەخە لێرەکە ناکرێ کارێکی گرنگم پێتە دەمەوێت لەگەڵت ڕاوێش بکەم.
خەریکین دەگەین ها ناتەوێت قسە بکەی بۆچی نا پێت دەڵێم بەڵام من پەشۆکێنە نەت پەشۆکێنم لەسەرت گەڕێم کچێ نیو ساعتە کە خەریکی نینۆکەکانت دەخۆیت چییە نەکات دەرسەکانت پاس نەکردووە نا ئێستا پێت دەڵێم تاوێک ڕاوەستا من دەمەوێ مێرد بکەم بیستت کە چیم وێت؟ ئەرە وتت دەتەوێت مێرد بکەی چییە؟ لە کاک خەسرە و هەواڵێک گەیشتووە؟ نا گرفتی کار هەر لێرەیە نیگەران مەبە ئێستا ئیتر ئەم ساڵ نێ ساڵێکی تر حەتم پەیدای دەبێت دەزانی چییە؟ من نامەوێت کە مێرد بکەم بە کاک خەسرۆ من دەمەوێت لەگەڵ کەسێکی تر زەماوەم بکەم چیت وت؟ وتم کە نامەوێت لەگەڵ خەسرۆ زەماوەم بکەم مەگەر تۆ عەقڵ و ئاوازت لەدەست داوە؟ ئەس قەزا چۆن عەقڵ و ئاوازم هەیە بڕیارم گرتووە لەگەڵ کەسێک کە زۆر خۆشم دەوێت زەماوەم بکەم تۆ زۆر بێجێ دەکەی کە دەتەوێت لەگەڵ کەسێک زەماوەم بکەی کە خۆشت دەوێ لەبەر چی؟ بۆەوەی کە باوکم دەڵێ باوکم و پورە فەخری تۆ و خەسرەویان بۆ یەکتر لەبەر چاو گرتووە وەسەلام خەتمی کەلام مەگەر باوکم دەیەوێت کە زەماوەم بکە منم کە دەبێ هەڵبژێرم تازە تۆ بۆچی وە قسێک دەکەی؟ ئەس قەزا من دەبێ ئاوەها قسەیەک بکەم بۆ ئەوەی کە من گوێم لە قسەی دایک و باوکم نەگرت ئەمەش سەرنجامەکەی ئاخر بڕیار نییە کە چارەنووسی هەموو کەسێک وەکو یەکی لێبێت بڕوانە بە هەر حاڵ من تێکەڵی ئەم قسە و باسانە مەکە تەواو شیوە ئاخر من کە بێجگە لە تۆ کەسێکم نییە عەقڵت کە هەیە ئاخر بێ عەقڵ مەگەر نابینی کە باوکم چلۆن لەگەڵ من دەجوڵێتەوە 2 مانگە کە تەلاقم وەرگرتووە هاتوومەتەوە بۆ باوامی هێناوەتە بەرچاوم چوزانم لە دەرزی دیواریش پیانو دەگرێت دەیخاتم من زەماوەندی من ئەو کات من چۆن بڕۆم بڵێم باوکی نازارم کچە جوان خاسەکەت نای هەوێ لەگەڵ خۆشکەزاکەت و وەکو گلێنەی چاوەکانت خۆشت دەوێ زەماوەند بکە ها دایکم لە مەسەلا گادارە بەڵام هیچ یارمەتیەکم پێ ناکات دەمەوێت کە تۆ یارمەتیم دەی دەمەوێت کە دایکم لەبارەی ئەم مەسەلە لە تۆ شتێک ببیسێ من قەت کاری وا ناکەم منیش قەت لەگەڵ پیاوی کە نایناسم و هیچ هۆگریەکم پێ نییە زەماوەند ناکەم ئاخر خۆشکە گیان دەزانی ئەو کات کە خۆسرۆ لە ئێران ڕۆیش من 14 ساڵان بووم ئەویش لاوێکی 20 ساڵان بوو ئێستا 10 ساڵە کە نە من ئەوم دیتووە نە ئەو منی دیتووە ئێمە هیچ لە یەکتری نازانین دەمەوێت کە یارمەتیم بدەیت تۆ بیو خوددا دێ ئێستا ناوی چییە؟ ئەمیر خاڵێکی نگەتیڤ دەزانی خەسرە و شیرین ناویان هەپێکەوە چون ئەڤیندارانی بەناوبانگی ئەدەبین بەڵام ئەمیر و شیرین پێم وانییە کە ڕازی بن شیوازارم مەدەیتر هەردووکمان خەریکین وە درەنگ دەکەوینە مەترسە درەنگ نابێ پیشەی چییە؟ خوێندکاری ساڵی ئاخرە چ لقێ؟ لقی شانۆی بوکلەی چی؟ نانا هەڵبەت 2 ماجستری هەیە ماجستری زمانی بیانیشی هەیە دێ ئەمە باشتر بوو زمانی ئینگلیزی تر فەرەنسا ئاڵمانی گەڕام و گەڕام لە جیهاندا مەجنونێکم دیتەوە کە لەبارەیەوە نەبزانە نەپرسێ دەمەگەر چییە؟ هەر کەسێک لەبارەی هەر شتێکەوە بیرروڕایکی هەیە چییە دیسان بۆڵە بۆڵ دەکەیت چییە؟ هیچ کات خۆشم لەو مامۆسایە نهاتووە هیچ کات لە قسەی من تێنەگەیشت زۆرم پێی خۆش بوو بیگم و بۆ دەستم بیخمکێنم ئەوەندە لەگەڵ مامۆستایانە 1-2 ئەمیر لە ئاخری ترم لەسەر پایان نامەکە تۆڵە لێ دەکەنەوە با پێتم وێ نییە گرنگەمەیە کە من بەرەوانی بکەم لە بیرروڕای خۆم پێم خۆش نییە کەسێک شانۆی بووکەڵەی بە جدی نەگرێ تۆ کە دەزانی و بووکەڵانە ژیانی منن ئەوانە هەمووی منداڵی منن ئاخر گیانی نیمات بە لەونێک لەبارەم شان و بووکڵەیەوە قسە دەکەی کە وا بیر دەکەنەوە کە لەبارەی بۆمبی ناوەکیەوە قسە دەکەی هەرەوەی تر هەڵێ ئێوەی خوێندکارانی کیمیا و فیزیک ئەمەیە کە بیر دەکەنەوە دنیا وابەستەیە بە ئێوە هۆنەری نمایش بووکەڵەی دەتوانێت دنیا بەهەژێنێ
حتمما هونەرێش لەناو بووکەکانی تۆدا خۆ دەردەخا ئەرێ پێگرە با پێت بڵێ هۆنەر بەلەقی جۆرە و جۆردا بەش دەبێ یەکێک نمایشی بووکەڵەییە زۆربەی بینەرەکانمان منداڵگەلێک کە دەتوانن لە داهاتوودا جیهان دروست بکەن کەوایە ئێمە دەمانەوێت بە هونەری داهاتوو دنیا بگۆڕین من و تۆ هەرە منداڵە بچکۆلانین کە ئێستا خەریکین داهاتوو ساز دەکەین هەڵبەت من کەمێک زۆرتر ماندوو نەبی بە هیوام لەناو گشت خۆناغەکانی ژیاندا سەرکەوتوو بیت ماندوو نیم هیچ کاتیش ماندوو نەبوو ئێوەش ماندوو نەبوو برسی چی برسیشت نییە بۆچی نە کەمێک برسیمە بۆچی ڕاوەستاوی و سەیری من دەکەی بڕین بۆ نان خواردن تا بن کڕەکەشیان نەخواردووە نایم مەگەر نەدوت برسیمە نا بە یەکجاری شتیام لە ناو چوو نا ئێستا برسیم نییە تۆ بڕۆ بڕوانە ئەمیر 9 ساڵە لەگەڵت هاوماڵم لەگەڵ گشت کارەکانت ڕاهاتوم و ئاشنام ئیتر فێڵ لە من مەکە من خۆم فێڵەبازم بەڵێ مەبەستت لەم قسانە چییە دەمەوێت لەسەر پرۆپۆزاڵەکەم ئیش بکەم ئەها پرۆپۆزاڵەکەت ئەرێ بۆ خۆیەتی دەئێستا ئەم پرۆپۆزاڵت لە کامە خۆناغدایە وەڵای چی بڵێم باشە خراپ نییە ئەواتە پێ ئیشەڵا لەم ڕۆژانەدا پرۆپۆزاڵەکە دێ قبول دەکەن و شیرینێکی باشیش بە ئێمە دەدەێت ئیشەڵا وا دیارە پێت خۆشە ها وەڵاهی زاوای زاواکانی قەدیم نێویژنیان کە دەهێنا لە شەرمان تا بناگوێیان سوور هەردەگەڕا ئێستا زاوا زێڕینە زاری تا بناگوێ کراوەتەوە من کە ڕۆیشتم بە کاروباری دنیایمە ڕابگەڕ ماڵاوە سەلام دانیشە ببوورەها ئەم نیمایە دۆستم ئەوەندە قسە دەکا دەی چی بوو بە باوکت وتت؟ بەڵام من وتم لەبەر چی؟ دەی بۆ ئەوەی دەبوا بم کوتای بەڵام سەرەتا بڕیار بوو کە من بڵێم دەی چ جیاوازیەکی شیرینگە هەردووکمان دەبووە بماموتای ئەس خەزاوە پیشان دەدا کە چ کەسێک زیرەکترە نەخێر پیشانەدا کە کێ ئەرخەیانترە دەڵێن بە جێگەی ئەوە چاو لە ڕێگەڕۆشتنی مرۆڤەکان بکەی و بیان و بگری بزانت دەتوانی کە ساعتێک بە پێڵاوەکانیان ڕێگە بڕۆی پێڵاوەکانتان بچووکن نەخێر مەبەستم ئەمە یەکە خۆت لەناو دۆخی کەسانی تر دابنی باشە هەوڵی خۆم دەدەم بەڵام نازانم وتنی ئەم مەسالە بە بنەماڵەکەتان بۆچی ئەوەندە دژوارە لەبەر ئەوەی کە من دەستگیرانمەیە بەڵێ نا بۆ لۆنێکەوە بیر دەکەنەوە باوکم منی بۆ کوڕەپورم لەبەر چاو گرتووە هەرەمە ئەها ئەو کات ئەو خۆشکە زاتانە کوڕی خۆشکم نا کوڕەپورم دێ ئەم کوڕەپورەتان زۆر دێتە دەوروبەری تۆدا دروستە؟ زۆر باشە ئێستا نایەوێ ئەوەندە خۆتان نیگەران بکەن کوڕەپورم لێرە نییە لە دەرەوەی وڵاتە دێ ئەگەر لە هەندەرانە گرفتێ نییە ئیتر هەر دەڵێ گرفتێک نییە کوڕەپورم لە هەندەرانە باوکم خۆی لە بنگوێمدایە ئەو چی لێ بکەم دێ دەتەوێ من لە بەگەڵ باوکتان قسە بکەم؟ نەخێر من لەگەڵ خۆشتم قسەم کردووە بڕیارێکە خۆشکم لەگەڵ دایکم قسە بکات دایکیشم لەگەڵ باوکم قسە بکات چ قۆناغێکی دژوار من پێم وانییە کە پێویست بێ بم کارانە بێت باشترە ئەمەیە کە من بۆ خۆم بڕم و ڕاستەوخۆ لەگەڵ باوکتان قسە بکەم نا دەتەوێت بمکوژیت یعنی باوکت ئەوەندە خەڵچ و تووڕەیە لێت نایە کە باوکت ئەوەندە تووڕە بێت لێت دێکە بە ئاوەز بێت دەبێت لەگەڵیان بە میهرەبانی بجوڵنەوە نەوازشیان بکەن لەگەڵیان قسە بکەن لەگەڵ گوڵەکان بەڵام من دەرفەتم نییە لەگەڵ مناڵەکانم قسە بکەم چه بگا بەم گوڵانە کارێکی خراپ دەکەی دەبێت لەگەڵ گوڵەکان قسە بکەی ئەگینا زوو سیس و زەرد دەبن منداڵەکانیش هەروە ئیشەڵا عاقبەتی هەمومان بەخێر ئیشەڵڵا لەبیرتان ناچێ ئاو لە سەرکاتی خۆی کودیش هەروەها حتمەن خوا حافیز خدا حافیز ماندوو نەبی کاک مەنسوور سەلامەت بن فەرموون زۆر سەرت قاڵەها لە بەیانیەوە تا ئێستا دەمەوێت بێم و لەگەڵت قسە بکەم هەر تەنیا نابی خۆ گیانە کاکە ڕەحیم گیان چی بووە باوکەکەم خۆ لە مەسەلەکەمان ئاگاداری کچەکەم خەریکە لە مێردەکەی جیا دەبێت لەسەر مەسەلەی مافۆحەقەکەی
بڕێک تووشی گرفت و کێشە بووی وتم لە ئێوە یارمەتی وەربگرم هەرچێک بێ ئێوەش کچێکتان هەیە کە تەلاق درراوە ویستم زانم توانیتان کە مافاقی وەربگرن یانە کاکە ڕەحیمگیە کچی چارە ڕەشی من ڕۆژێ بەیانی کە لە خەو هەستا بینی کە مێردە ناپیاوەکەی هەموو شتێکی ژیانی فرۆشتووە و کردوویە بە دۆلار و یۆرۆ و ڕۆشتووە هەموو شتەکانی گشت ژیانی تەنانەت زێڕەکانی کچەکەیشم لەو کەلوپەلانەی ژیانی چەند ساڵەیە تەنیا شتێکە بۆ کچەکە ماوەتەوە ئۆتۆمبیلێکی شەقوشڕە کە ئەویش بە موچەی مامۆستاییەکەی خۆی کڕیویەتی ئەگینا مێردەکەی ئەویشی دەفرۆشت بەڵام لەبارەی کچەکەی ئێوە ئەو کچەکەی ترم مافەوانی دەخوێنێ دەتوانێت یارمەتیتان بدە دەزانی کاکە ڕەحیم من هەمیشە دەڵێم خۆزگا ئێمە پیاوگەل لە هەنگەکانمان فێر بوایەتین ئەتۆ نازانی کە چۆن ڕێز دەگرن لە شاژنەکەیان وستە بەڵام هەموو ژنەکانیش خۆ شاژن بەڵام ژنی من بەڕاستی شاژنی ماڵی منە خاتوون میهرەبان بێدەنگ و هەرا تا ئێستا هیچ کەس دەنگی بەرزی ئەوی نەبیستووە فەخری خاتوون فەخری خاتوون لەگەڵ ئێوەمە بەڵێ فەخری خاتوون بەڵێ بەڵێ شتێک بووە تازە دەفەرمووی کە چی بووە گەڵاویشکەکان نابینی دەی بۆچی نادەبینم مەگەر کوێرم نەخێر کوێر نین تەنیا وا بیر دەکەیتەوە کە خزمەتکارت هێناوە آخر نیوەی ئەم حەوشەیە هی ئێوەیە گەڵاویشکەکان کۆن ناکەیتەوە با لێیان دەدات و دەیان هاوێتە ناو حەوشەکەی ئێمە ئێستا بۆ ئەوەندە دڵنیای کە باگەڵاکانی ئێوەی نەهێناوەتە ناو حەوشەی ئێمە نەکانیوتان لەسەر گەڵاکان نووسیوە باڵێ حەق بە ئێوەیە منیش ئەگەر لە ماڵدا بنیشبایە من کارەکانم خزمای سەرشانی یەکێکی تر هەر ئەوەندە خوێن شیرین دەبووم پێم وانییە ئێوە لەبەی کە هەن خوێن شینیرتر نابن هەر ئەوەی کەوتم لەمە بەدواوە یەک دەنگەڵان ناو ئەو حەمشە نەبینم ئۆی 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 چەندە ترسام سەیری من کە خاتوت و باگیان من دەمویست کە گەسکی لێ بدەم بەڵام لە ئێستا کە بەدواوە گەسکی لێ نادەم هەتا بزانم کە تۆ چییە بێڵە بابۆنی ئەم نەعناداخ و پیوازە لەناو ئەم حەوشەیەدا بێت هەتا لە تامەزرۆیدا دیق بکەیت و باخانم گیان ئەو کات دەڵی خۆزگا لەگەڵ فەخری بەشەر نەهات بام هەتاکو دەمتوانی تێر و پڕ لەو شلەیە بخۆمەوە دەی ئەوەیش لەوە داخی ئەو نەعناداخە دەنێمە سەر جەرگتەوە تو باخانم گیان چاچی لێ هاتووە یانی کێیە لەم کاتەدا ئەلۆ سەلام عەلەیکم بە لوتفی ئێوە فەرمایشێکتان هەیە کاری خەیر بۆ کێ شیرینی من نەخێر خانم گیان من تەنیا هەرم کچەم هەیە بەڵێ وایە وایە زۆر ببورن خاتون دەتوانم بپرسم کە کێ ئێمەی بە ئێوە ناساندووە بەڵێ بەڵێ دەیناسم ئەو نەوەی مامی کچی پوری دایکی خوالی خۆشببووی منە خدا مردووەکانی ئێوەش عافو بکات بەڵێ بە چاوان ئێوە تەنیا دەرفەتێک بە من بدەن من دەبێ لەگەڵ گەورەکانی بنەماڵە ڕاوێژ بکەم جا دوایی بۆ خۆم پەیوەندیتان لەگەڵ دەگرم بە قوربانی ئێوە زۆر سپاسانەکەم خوداتان لەگەڵ شیرین
شیرین گشکەسم کچە جوانەکەم نازارەکەم شیرین گیان شیرین من لەم بەرەوە بانگەوەکەم تۆ لەو بەرەوە سەردەبدێنی ئێستا لەمبەریان ئەو بەر گرنگ نییە من لێرم بەڵێ بۆچی هەرچی بانگە دەکەم وەڵامم نادەیتەوە کچێ دایکیان خەریکم لە ناو ژوورەکەم بە کارەکانم ڕادەگەم وێڵکە ئەو کار و بار و شت چنینانەت فەرموون ئەویش وێڵم کرد زۆر باشە دەچیتە ناو چێشتخانە ئەو کاسە شلەیە هەڵدەگری دەیبێ بۆ خاڵۆژنت من تێناگەم ئێوە لەگەڵ یەک تۆرابوون با شەر و کێشەیەی کە لەگەڵ یەکتر کردتان پێم وابوو لانیکەم ساڵێک پێکەوە قسە ناکەن ئێستا کاسەی شلە تۆ کارت بەم کارانەوە نەبێ ئەو کاسە شلەیە هەڵگرە و بیبە بەر لەوەی کەس سارد بێتەوە خێراکە باشە بەڵام من کەمێک هیتر بچنم اینجا وێڵکە ئەو شت چنینانە کچێ وێڵی کەیتر من کە تێنەگەیشتم چی بەچێ بەڵام لە شتێک تێگەیشتم ئێوە دەتۆرن و ئاش دەبنەوە هەستیار و خۆشحاڵ دەبی ناڕەحەت دیشکە دەبی دەنگت دەگۆڕدرێ ڕاستیش دەکا ها ئەی بە قوربانی ئەو بووکڵە جوانم بم خدایە شکرت سەرنجام کەسێکت ناردەخواز بینیم بە چه ئاشێکە فەخریگیان لەم ئاشە دیارە کە زۆر بەکاو خۆ دروستت کردووە بەڕاستی خۆشە نایتر تو باگیا ئەتۆش گاڵتان پێەکەی من سەد ساڵی تریش چێژ لێنانە وەکو چێژ لێنانی تۆی لێ نایە چاو لەو دۆڵمانە بکە لەناو قاپەکە لەگەڵم قسەکە نوۆشی گیانە جەڵەمە تا دۆخەکە باشە و هەواش خراپنەوە بیخۆی تا سارد نەبووتەوە با ببێنە پێشە قاپەکەت کێیە ینی ها هەر کەسێک هەیە دیارە کە خەسووی خۆشی دەوێ بایجانم بودانەی ها کێیە باش بوو کە شیرین چوو دەمویست لەبارەی مەسەلەیەکی زۆر گرنگ لەگەڵتان قسە بکەم ئێستاش دەیخان بابا تەشریفی هێناوەتەوە و خۆزگا کاکیشم لێرە بووایە ئەڵێ کاتێک کە سەد ڕوومان تێبکات نەوەدیش لە لای ئێمەیە ئاخر کاتێک خان بابا لێرەیە ئیدی کاک منسوورم بۆ چییە خوا قسەی وا مەکەن خان بابا چۆن دڵتان دێ دێ ئێستا کچی بڵێ بزانم دەتەوێت چی بڵێ بڕوانە ئەوەی کە لە پشت دەرگایە ئێستا لەگەڵ شیرین دێتە ماڵەوە ها جواهر لێرە چیەکە ئاخ وا دیارە کە زۆر تووڕەیە خدا بە خێری بگێڕێ خدا بە خێری بگێڕێ شەڕێک نەداتە دەسمانەوە ئەرێ وایە دەیتوانی ئێوەیە کە قسەکانی ئەو بە گرنگ دەزانن هەموو کاکە ژیان جژن و شایی نییە خانە هەموو خەفەتیشی هەیە باشە هەڵا باشە وەڵا چاوم ڕوونە دیارە کە ئێوە لێرە خەریکن چی دەکەن خەریکن نان دەخۆی لە کاتی خۆی گەیشتی دانیشە جەواهەرگیان چۆن دانیشم خانم گیان ڕەبی کە من قوزڵ قورت خۆم تەنیا ئەگەرەکرێت ساردیەکم بدەنە بیخۆم چون گەرم ویشک بووە تۆ لەبەر دەستت دایە بیخۆ ئەم دۆمەگەڵێ خۆماڵیە ئەرێ پارۆیەکەت بۆ بگرن چی بوو ئیشتیات کرایەوە وەرە پارۆیەک من چەند ڕۆژە کاکە تۆسقاڵێکیش خۆراک لە گەروم نەچوەتە خوار ئەمە خۆپی باروخۆیەکەی کەمە خانم خۆ ئەوانە چییە؟ ساوزەی نەورۆز ساوزەی جەژن ساوزەی جەژن خوا ئەمن بکوژێ بەم حاڵە دۆخەی کە ئێمە ئەمانە بۆ شەوی جەژن ساوزە شین دەکەن کامە حاڵ و دۆخ ئێستا بڵێ بزانم چی بووە مەگەر چی بووە یانی ئێوەش نازانن نا مەلک نەساتوت مرد خەریکە دەمرێ سەلام کاکە گیان سەلام خۆش کاکەم چە بەعاز
چی بڵێم وەڵی خەریکرد لەگەڵ خورپا ئەمرم لەبەرچی شتێ قەڵماوە ئێوە نەوەی مامی کچی پوری خانم گیانتان لەبیرە دەی چی وە کەسێکی نردووە بۆ خوازبینی شیرین دەمەوەنی وەڕۆ تەلەفۆنی کرد دەمویست بە تووباگیان بڵێم بەڵام لە ناکاو جواهر دەرکەوت جەواری لێرە چی دەکا مەلک ناز خاتون نا بەڵام دەمە و مەرگە کاکە ئەگەر بزانی کە ئەم جواهرە چه هاتوو هاوارێکی وەڕێ خست بوو چی دەکرد من و شیرین و تووبات دەسەکانمان پتە و گرت بوو بەڵام ئەگە دەمانتوانی کە ڕای دەدرین جەواهر هەروایە ڕۆژ کە دەبێتەوە هەڵدەسێ و دەگەڕێ کە بزانێ کێم مردووە بڕواتە ڕێ و ڕسمی ئەسپەردەکردن و یەک ڕۆژە و دوو ڕۆژە و چلەکەی ئەو خەم و خەفەتەکانی خۆی لەناو ئەم جۆرەشتانەدا دەمرکێنێ ئەگی نازگی بۆ کەس نەسووتاوە دوایش ڕێ دەکەوێ و بە ناوی ڕێز و حرمەت بە مردووەکان هەموو شایەک تێک دەدا تۆ خۆ باشتر دەزانی ئێستا کاکە ڕای ئێوە چییە من وەڵامی ئەو خوازبینانە چی بدەمەوە ئەگەر کە بێن دەترسم مەلک ناز خاتون مردن و ژیان لە دەستی خوددایە بەڵام دەڵێن کە حاڵی زۆر خراپە کاکە جواهریش لە ماڵی ئەوانەوە دەهات بۆ ئێرە دەیوێت ڕووبەقیب لە خەواندوویانە و چەناکەشیان بەستووە و یاسینیشیان بۆ خوێندووە یەک دوو دەقەش هەناسەی بڕاوە و بەڵام هەم دیسان گەڕاوەتەوە هێشتا خۆ نەمردووە تازە ئەگەریش بمرێ ماشەڵا 100 ساڵ عمری کردووە جوان مەرگ خۆ نابێ دوایەوەش لەبەر ئەوە مەسەلەیەک نابێ کاری خێر ماتڵ بخەن یانی دەڵێ بڵێم کە بێن سەرەتا باش تۆشینەوە بکەن مەهێڵا بەڵایەکە هاتە سەر ئێمە بێتە سەرێوەشدا خۆت کوڕەکە ببینە پەسەندی بکە دوای ڕێگە بدە ناو ماڵ وەکو شیوای لێ نێت کاتێک کە داواکارەکەی هات ئیتر ئێمە نەمانتوانی کارێ بکەین بەڵێ ڕاستیشەکەی بە چاوان بزانم خۆیشی دەزانێ نا ئەو کچەم ئەوەندە سادە و ساکارە سەری لە ناوکاری خۆیدایە کاری بەکاری کەس نییە مبارەک بێ ئیشەڵڵا سپاسانەکەم کاکەگیە ڕوا بکەتەوە بووە بە گیانی خۆم هیچ شتێکم لە ناو ماڵدا نییە بەگە من لەگەڵ تۆ گاڵتە دەکەم نا هەموو شتێکیشم گەڕام جێگای شاردنەوەشم نییە ها ئەها ئەمە بوو بە قسە حەساوی ئەرێ ڕوانە من دێم بۆ ئەوێ گوێرە هەگرەیتر بە قسە من دەیگرم و دەیخەمە ناو کامواکان هیچ کەس تێناگات ئەرێ بزانم تۆ ئەوەندە پارەپەرست نەبووی بەڵێ پارەکە ئامادەیە نە بابا ژێر چاوم قوڵ بووە نەخێر ئەگەر بڕیار بوو تێبگەن تا ئێستا تێگەیشت بوون باشە سبەیرە دەدبیرم کارگردیە خواحافیز فەرمون ئاغا نۆشی گیان هیچ کەس ناتوانێت شیرینی هەنگوێنی بە باشی ئێوە دروست بکات و بەخانم شیوا لە من باشتر دروست دەکا بەڵام حەیف ئەم کچە ماوەیە کە دەست و دڵی بەکاری شیرنی ناچێ ئەیتر ناهێڵم بەڵایەکە هاتە سەر شیوا بێتە سەر شیرینیشدا هەمووی چارە نووساغە منسوود کەس نازانێ قسمەتی چی دەبێ ئەم قسانە چییە دەیکەی خدا ئاوەزی بە ئینسان داوە ئەگەر بە من بێ یاسایەک دادەنێم کە تەنیا خزم لەگەڵ خزم زەماوەن بکات بەم جۆرە زۆر باشترە ئینسان لایەنی خۆی دەناسی لە خۆیەتی دەی دەزانیە گەرەم یاسایەدا بمەزرێ چی دەبێ ئەو کات فەرهادی ئێمەش دەبێ بڕات و شیرینی فەخری بخوازێ بەختەوەرانە بۆ شیرینی فەخری داواکار هاتووە بەم حەساوە ئیتر فەخری بە تەمانیە کە چۆن خەسرە و دێت و شیرینی ئێمە دەخوازێ کەوایە فەرهادیش دەبێ بڕات و شیرینی ئەوان بخوازێ بڕوانە ئاغا مەنسوور ئەم ڕۆژانە دەڵێن کە زەواجی خزمایەتی هیچ باش نییە دەڵێن خوێنەکان تێکەڵاو دەبێ نازانم مناڵ کەم ئەندام لە دایک دەبێ و هاشت گەلێ چارەی تەنیا تاقیکاری بە لە هاوسەرگیریە یانی ئەگەر خسرە و شیرین زەواج بکەن وەڵامی تاقیکاریەکەیان خراپ بێ ئەو کاچی هیچێ دادەنیشتنی و بڕیار دەگرن کە هەتا کۆتایی تەمەنیان منداڵیان نەبێ ئەیڕۆ
ئەمە چ قسەیکە ئاغا منسوور حاڵت باشە؟ ئاشکرایە کە حاڵم باشە بۆ ئەوەی کە دڵنیام هیچ شتێک ناقەومێ ئەگەر بڕیار وایە کە شتێ بقەومێ هەر ئەو ڕۆژە کە من ڕۆیشتم لەگەڵ فەخری قسە بکەم خانمگیان دەهاتە خەوم و وشداری دەدا ئەها کەوایە ئێوە دەفەرمونون کە خانمگیان لەو دنیا جیازی سۆنۆگرافی داناوە ئێوە وەها بیر بکەنەوە بەڵام من کچەکەم بە غەریبە ناداممە خوا ئافوت بکە خانم گیان من کە ناتوانم هیچ کارێک بکەم خۆتان کارێکی لێ بکەن تەنیا ڕۆزخالێک بڕۆنە ناو خەونەکانی مەنسوور و ڕازی بکەن کە ئەمانە بێنە خوازبێنی ڕەنگە مرۆڤگەلێکی باش بن دەستم بە داوێنتان خانم گیان دایە خانم گیان لوتیم بڕی تووڕەمە بامیرگیان ئەمە یەکەم بووکلەیە کە لوتی نەشتەگەری کردووە ئەمە پسپۆڕی دڵە خۆزگە پسپۆڕی یاسا بووە بۆ کاک مەنسوور کێ هەرم بووکلەیە؟ نەخێر دەستگیرانی خات و شیرین ڕاوەستە بزانم مەگە دەستگیرانەکەت دەستگیرانی هەیە ئێمە کە هێشتا نەبووینەتە دەستگیرانی یەکتر ئەو دەستگیرانەشی دەستگیرانی ڕاستەقینە نییە دەستگیرانی باوکیە دەستگیرانی باوکی دەی بڕوانە بەڕایە من بڕۆ بۆ لای دەروون ناسی خۆتی پێ نیشان بدە ئەم شەو هەموو شتێک دەرەکەوێ هیوادارم خانمگیان باشە هەنگەکان هەنووەکان کەنوو هەنگەکان مەترسی هەنگەکان خانمگیان مەترسی خانمگیان مەترسی